ئێمە ئەبێت چۆنی بگەین بەوەی کە ئامانەوێت. تکایە تەواو لەم نمونەیە وەردبەرەوە. وا بیر بکەرەوە ئەم بەشە نمونە هێڵیە تۆیت و ئەم بەشەشیان کە لێرەیە ویستەکەی تۆیە، ئەو شتێک کەوا تۆ زۆر حەزەکەی پێی بگەیت. سەرەتا لە بەشی یەکەما پێویستە خۆت بە هاوتای ئەو بزانیت، بە هیچ شێوەیە خۆت بەکەم نەزانی. تەنها ئەمە بەس نییە، لێرەیە پێویستمان بە خاڵێکەیە، خاڵێکە بتبەسێتەوە بۆ شتێک کە ئاتەوێت. ئەو خاڵە ناوەنێم چی؟ خاڵی باوەڕ. یانی ئەبێت باوەڕت بەوە هەبێت کە تۆ بەو شتێک کە حەزی لێیەتی بێگومان ئەبێت بکەیت. بەڵام مەزانیت کە ئێمانەکەت خۆمان بەکەم مەزانین. زۆر حەزەکەی شتێک بۆ دڕۆبات و لە ناخی دڵ تەواڵێت ناکا نەبێت، وازی لێبێنە، ئەمە ناکرێت. خاڵی باوەڕت تەواو بەهێزکە تکایە. ئەزانی یانی چی خاڵی باوەڕت بەهێزکە؟ یانی بارودۆخ هەرچوونێکی ئەوێ باوە بێ، باشە خراپە، بەردیش لە ئاسمانەوە ببارێت، ئەو ڕووداوەی کە تۆ حەزت لێیە بۆ دڕۆبات ڕوایەت. تەواو.